زۆرترین کاتەکانی ڕۆژانەی لە چایخانەکانە گازندەی دەستنەکەوتنی کار دەکات. وەک خۆی دەڵێت بەهۆی هەژاریەوە دەستبەرداری پرۆسەی خوێندن بووە. محەممەد گەنجێکی نیشتەجێی سنووری قەزای چەمچەماڵە باز لەوە دەکات ڕووی لە دەیان جێگە و شوێنکار کردووە بە منبەستی چوونە سەرکار و بەدەزێنانی بژێوی ڕۆژانەی بەڵام بێسوود بووە. خراپە گەنجەکانمان بێکارن لە کەرتی حکوومەتە دامەزراندن نیە و کەرتی تایبەتیش بەنگلادیش و عارەبێنن بۆیە داواکانی لەم حکوومەتە یارمەتی هاوڕێ لە گەنجەکانمان بدەنەوە بەڕاستی حاڵیان زۆر خراپە گەنجەکانمان لەم وڵاتەیە بە چایەکی زۆر خراپ سێرەکرێ. ڕوو لە هەر شوێنێکی گشتی سنوورەکە بکەیت ڕوبەڕووی دەیان گەنجی بێکار دەبیتەوە کە دوو سێسێ دەردەدڵ بۆ یەکدی دەکەن بێکاری و نەبوونی داهات بڕست و ئومێدی لێسەندون. بەشی بەرچاوی گەنجە بێکارەکان دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن کە چەندین ساڵە لە چاوەڕوانی دامەزراندندا هیچ ڕۆژگارێک نەبوو وەکو ڕۆژگاری ئەمڕۆ گەنج لە هەرێمی کوردستاندا بێقەدر و بێپارە و بێکار و بێژیان و بێبژێوی بێسەنگ بێت. هەموو شۆڕشەیەک لە دوایەکانی کوردستان کە ئەم حکومەتانە دروست بۆ یەک لە دوای یەک ڕاپەڕینەکان دروست بۆ هەمووی گەنج کردوێتی گەنجی بەتوانە گەنجی بە ئەمەک بەڵام ئەم حکومەتی هەرێمی کوردستانە کە ماوەی 29 ساڵ لە حکومڕانی کوردستانەکات هەستا وەکو بڵێ بە پلان و بە بەرنامە لە گەنجەدات هەدەفیان لێدانی گەنجە گەنج لە خوێندن بێبەشەکەن خوێندنی بە کولەمەرجی تاواکات دای نامەزرێنن. بێکاربوونی هەزاران گەنج لە قەزاکە لە کاتێکدایە ناوچەکە دەوڵەمەندە بە سامانی سروشتی و چەندین کۆمپانیای گەوری و بەرهێنان کاری لێ دەکەن بەڵام وەک گەنجان دەڵێن ئەو کارگە و کۆمپانیایانە زیاتر پشت بە دەستی کاری بیانی دەبەستن. لە سەردەمی دنیای قەیران و داماڵاندنی ئەخلاق و قەیرانی سیاسی بەوەی خراپی ئیدارەدان و حکومڕانی جوت حزبی دەسەڵاتەوە جوت پارتخێڵی دەسەڵات باو ناوی لێ بنین بەم مەفهومە و بەم مەفهومە خێڵەکیەوە حکومەکەن ئێمە ئەبێ بەهای ئەبێ ئەوان هەموو بەهایەکیان بێ بەهاکرد هەموو بەها جوانەکانیان بێ بەهاکرد ئەبێت چی بەهای گەنج چی بەهایەکی ئەبێ لایەوان ڕاستی بارودۆخی گەنجان لە بارودۆخێکی زۆر خراپە ژێن بە تایبەتی لەم سنوورەی کە ئێمە تایە ژین سنووری چەمچەماڵ. بە بڕوای شارەزایان و کۆمەڵناسان هەڵکشانی ڕێژەی بێکاری لە نێو گەنجان چەندین مەترسی و کاریگەری نەرێنی ڕاستەوخۆ و ناڕاستەخۆی کردوتە سەر تێکچوونی شیرازەی تاک و خێزان و کۆمەلگا. بێکاریەک وای لێ کردوین شیرازەی پەروەردەییشی تێکداوە شیرازەی خێزانیشی تێکداوە شیرازەی کۆمەلگا ئینتیمای کۆمەلگا ئینتیمای نیشتیمانی ئینتیمای گەورە و بچووکی احترام و ڕێزی ناو بڵێن شەریحەکانی کۆمەلگا هەموو ئەمانە بێکاری وهای لێ کردووە کە شیرازەکە تێک بچێ کۆلەبەرێک هەڵوەشێتەوە کەوا بکە بەوەی کە ڕەبتێک نەبێنێەوە پەیوەستبوونێک نەمێنێ بە یەکمانەوەی ببەستێ. ئەگەرچی ئامارێکی دروست نییە بۆ زانینی ڕێژەی بێکاری لە ناوچەکە بەڵام ساڵانە سەدان خوێنکار زانکۆ و پەیمانگا تەواو دەکەن و زیاتر لە 7 ساڵیشە حکومەت پرۆسەی دامەزراندنی ڕاگرتووە بەوەش تا دێت بێکاری ڕوو لە زیادبوونە. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.